كاكا معاس فرمو جانكم. كاكا معاس فرمو. ماما ساجان تشيني. السلام عليكم ماما. عليكم السلام ورحمة الله. ماما كاكا صح. معاس. أمن هالسالم ده تعمل بيجني أجيب كام؟ پێشنێژی بۆ ماڵی خۆتان؟ بله. ئەهی دەستەکانت خۆش پێ کاکە مەعاز گیان تەمەنت پڕ بەرەکەت بێ ئینشاءڵڵا بەسەر ماما چاو صح. جواب قرآنك دەدەمەوە. البابا خانم. بەڵێ؟ قرآنك البابا خانم. ئەرە وەڵڵا زۆر حەز دەکەم کاکە مەعاز گیان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إن الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. کاکە مەعاز تەمەنی پڕ بەرەکەت بێت تەمەنی 8 ساڵە ئەلحەمدولیلا قورئانی جوانیشی بۆ خوێندین کاکە مەعاز یا خوا دەست و چاوت خۆش بێ ئەم شەو دڵمان خۆش بوو خوا دڵت خۆشکە ئینشاءڵڵا کاکە مەعاز بە ئیزنی خوا لە گەڕەکەکەتان لە مزگەوتەکەتان لەو سەنتەرانەی کە فێربوونی قورئان منداڵانی وەکو جەنابەت فێری قورئان دەکەن ئینشاءڵڵا دەرسیان لەلا بخوێنە یعنی لە لای مامۆستا قورئان بخوێنی زۆری فەرقە لەوەی کە بە قەڵەم قورئان یان بۆ خۆت بتەوێت لەڕی گوێگرتنەوە فێربی لە لای مامۆستا ئێستا تۆ تەمەنت پڕبەرەکەت بێ کاکە مەعاز ئەلحەمدولیلا یعنی مێشکت باشە زاکیرەت باشە بە ئاسانی فێری علومی تەجوید و مەخرەجی حرفەکان دەبی ئینشاءڵڵا لە مزگەوتەکەی خۆتان یان لە سنتەرێکی فێربوونی قورئان ناوی خۆت تۆمارکە ئەگەر هەفتەی یەک ڕۆژیش بێ ئەوەم ئەکە مەکتەب هەیە بچۆ ئەگەر مەکتەب نەبوو خولەکانی هاوین بە ئیزنی خوا هەموو ڕۆژێ بچۆ ئینشاءڵڵا پێشنوێژیش بکە پێشنوێژیش بۆ دایە و بابە بکە تۆ منداڵێکی پاک و پوخت و قورئان ڕەوانی بە ئیزنی خوا گەورە فاتحاکەشت جوانتر ڕەوان کە بە ئیزنی خوا سوڕەتی عەسر و قول هوەڵڵاشی لەگەڵا بخوێنە ئەگەر خوێن وەکو ئێستا خوێندت زۆر جوانت خوێن ئینشاءڵڵا پێشنوێژیان بۆ بکە ئەو ڕۆژانی کە دایە باوە بۆی نەکرا بچێتە مزگەوت یان دایک و خوشکەکانت براکانت لە ماڵەوە بوون ئەرە وەڵڵا کاکە مەعاز پێشنوێژی تۆ دروستە و دەستەخۆشی لێ دەکەم یاخوا تەمەنت پڕ بەرەکەت بێ و خۆدا بۆ دایک و باوکی خۆتت بێڵێ.